دابەزینی بەردەوامی نرخی تمەن کاری لەسەر کەرتی بازرگانی هەرێمی کوردستان دروست کردووە. بەشێک لە بازرگانانی هەرێمی کوردستان بازلەوە دەکەن بەهۆی دابەزینی نرخی تمەنەوە زیانیان بەرکەوتووە و تووشی گرفت بوون. لەگەڵەوەشدا سەرۆکی ژووری بازرگانی و پیشسازی سلێمانی دەڵێت بازرگانیکردن لەگەڵ ئێران ئاساییە. خراپە لەباری بازرگانیەوە چونکە ڕۆژ بە ڕۆژ بەهای تمەن بەرە و خراپی ئەڕوا بازرگانە ئێرانیەکان بەرە و ئیفلاسی و بەرە و ئەوە ئەڕۆن کە معنی پارەکانیان کەم بێتەوە چونکە هەموو شتێک هەموو بازرگانی ئەمڕۆ بە دۆلارە کە دۆلاریش بەرە و بەرزی ڕۆشت و هەڵاوسان کەوتۆتە ناو ئێرانە ئەو هەڵاوسانە زەرریش لە هەرێمی کوردستان ئەیە. تاکید تاسیری کردووە یەکەم کە وەزعی بازرگانی بە هیچ شێوەیەک باش نییە لە کوردستانە و لە عێراق شەبعام یەکەی تیجاری زەعیفە زۆر خەڵک شت کەم ئەکڕێت لەبەر ئەوەی ئیمکانێتی مادیان باش نییە مەعاش وەکو خۆی نایرێت کۆمەڵی ئەسبابە لەم بابەتانە. ڕۆژی بازرگانی هاوردەکردنی کاڵا لە ئێرانەوە ینی بە ئاسایی و کوجاران تێپەڕەبیش بە هیچ کێشە و گرفتێک نییە بگرە زیایی کردووە کەمی نەکردووە ئەویش ئەگەڕێتۆ لاانێ بۆ ئەو دابەزینی دراوی تمەنە زیاتر کاڵەکان زیادی کردووە. تەنها دابەزینی نرخی تمەن نییە کێشەی دروست کردووە نەبوونی سیستەمی بانکی وای کردووە بە بەردەوامی بازرگانان لە هەرێمی کوردستان لە کێشە دابن و لە ئێستاشدا کەرتی بازرگانی لە ڕۆژگاری خراپیدایە. هیچ سیستەمێکی بانکیمان نییە بگرە متەخەلیفترین سیستەمانەیە یعنی نازان بڵێم ناتوانم بڵێم لە ئەفغانستان باشتریان خراپترە لەبەرەوەی ئەمە گەر تاجرین هەبێ حواڵەکانمان هەمووی بەرین لە بانکەوە بکەین خەڵک لە بانکەوەیکە ناچار ئێمە حواڵەکانمانە نێرین لە ڕێی ئێکسەرافەوەی نێرین لە تورکیا یان نێرینە دووبەی هەموو ینی ڕۆژێکی ژێر داوای کەشفی حسابت لێگا مەسە شەریکەیەک یان ڤیزەیەکت دەوێیان شتێ لەبەرەوەی لە بانکە معاملەت نەکردووە هەموو پارەیش هەواڵە کردووە هەمووی لە ڕێی سەرافەوە بووە مستەمسێکی ڕسمیت پێ نییە یعنی بانک لێرە ئەمە هیچ یارمەتێکی تاجریش نایە یعنی بڕۆ کریدی لێوەرگری قەرزێکی لێوەرگری هیچ شتێکی نییە بانک. بە پێی ئەو ئامارانەی دەستکێنیان کەوتووە ساڵانە بازرگانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران نزیکەی 6 ملیار دۆلارە. ئاڵوگۆڕی بازرگانەکەش لە دەواازە سنووریەکانی پەروێزخان و باشماخ و حاجۆمەرانەوەیە. کۆی ئەو کاڵانەی کاوردە دەکرێت لە ئێرانەوە لە 30 بۆ ناو هەرێمی کوردستانە لە 70 بۆ شارەکانی دیکەی عێراق دەچن. عەبدوڕەحمان بووبەکر، KNN سلێمانی.